ناکات لە نێوان هیچ کوردێک و سنوور ناناسێت چۆن لە شنگاڵ و مووسڵ و عەفرین و ناوچەکانی تر ئێمە کڕین و فرۆشتنیان پێوە کرا هەمان ئەو عەقڵیەتەیشە ئێستا هەوڵی داگیرکردنی خاکی باشوور دەدات. ئێمە وەکو دایکانی لە چکسپی هەموو داگیرکاریەکانی شەرمەزار دەکەین و داوای یەکڕیزی کوردان دەکەین و پێویستە ژنان یەک هەڵوێست و یەک دەنگ بن بەرامبەر داگیرکاریەکان و دایکان خۆیان بە بەرپرسیارەتی ببینن لە خاوەندارێتی کردنی لە خاک و نیشتیمان هەر بۆیە ئێمە وەکو دایکان داواکارین لە بەڕێستان یەک کار بکەن بۆ دروشتی هەرێمی کوردستان بۆ سێندرێت. چوار ئەوەی ئەو ئاوارانەی کە بەهۆی بردمانی دەوڵەتی تورکیا و گوندەکانیان چۆڵ کردو ڕێگەیان پێ بکرێتەوە بگەڕێنەوە سەرماڵی خۆیان بژی بەرخودانی گەلی کورد بژی بمرێ خیانەت. کۆمیتەی دایکانی لە چکسپی. سوپاس. هاتونجان بە یارمەتی بەڵە بەڕێزان ئەمە پەیامی دایکانی لە چکسپی لە چوارچێوەی چالاکیەکانی ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان و دژ بە داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر بەشێک لە خاکی هەرێمی کوردستان. ئێستاش دەمانەوێت وتەی چەند خانمێک لەمانەکە پێیان دایکانی لە چکسپی وەربگرینە سەر چالاکیەکەی ئەمڕۆیان. سڵاوت لێبێ ئەم کاتەوە باش. سەرچاو سڵاو لە ئێوەش. ئەمڕۆ دەتانەوێت پەیامێک ئێمە ئەو پەیامە ئەگەیەنین وەکو دایکان وەکو ژنان کە ئێمە ژنان گەلی کورد ئاشتی خوازین و ئەمانەوێت لە چوارچێوەی دیالۆگ و ئاشتی خوازانە پرسی کورد چارەسەر بێت و لە باشووری کوردستانە ئەو داگیرکاریانەی کە هەیە و کە ئەو کۆمەڵکوژیانە ئەکرێتە سەر گەلەکەمان سەر ڕۆڵەکانمان سەر دار و درخت و ژینگە و ڕز و باخمان ڕاوەستێنرێت بە شێوەیەکی مافپەروەرانە بە شێوەیەکی ئاشتیانە پرسەکان چارەسەر بێت و دەوڵەتی تورکیا کە ئەو هەموو داگیرکاری و هەنگاوی هاوێشتۆ بۆ ناو ناخی باشووری کوردستان بگەڕێتەوە شوێنی خۆی و ئەو داگیرکاریانە ڕابوەستێ. داوا لە گەلی کوردەکەم کە یەک ڕێز بن داوا لە ڕۆڵەکانمان لە پێشمەرگە قارەمانەکانمانەکەن کە دژی گەریلاکانمان کە ئەوانیش ڕۆڵە و برا و خوشکی ئێمە ڕانەوەستن کە ئەو شەڕە بکەوێتە بەرژەوەندی دەوڵەتی داگیرکاری تورکیا چکە ئەو پلانەی کە ئەو دای ڕشتووە بۆ ئەوەیە کورد بە کورد بە کوشبا چکە خۆی لە شکستایە ناتوانێت ڕوبەڕووی شۆڕشی کورد بێتەوە ئەوێ کورد بە کورد بە کوشت با و لاوازی بکات. لەبەرەوە داوا لە هەموو لایەکەکەم یەک ڕیز بن داوا لە ژنانەکەم لە دایکانەکەم لە ڕێکخراوەکانی ژنان لە ژنانی ناو حیزبە پارتە سیاسیەکان هەموو یەکدەنگ بین یەک ڕیز بین بۆ ئەو داواکاریانە کە بتوانین دەوڵەتی تورکیا دەربکرێت لە باشووری کوردستان و بە شێوەیەکی ئاشتی پرسەکان چارەسەر بێت. بەڕز پێ دوایە تا چەند ئەم چالاکیانە کاریگەری خۆیان نەبێەوە تا چەند لەگەڵەوە دای لە ڕێگەی ئەم جۆرە چالاکیانەوە فشاری گەورە دروست بکرێتەوە بتوانین ئەو ئامانجێکی ئەمانە بیپێکی هەموو چالاکیەک هەموو هەنگاوێکی ئاشتیانە و دیموکراتیانە و مەدەنیانە کاریگەری خۆی ئەبێت بۆ ڕایگشتی بۆ خەڵک بۆ جوڵاندنی هەستی دایکانی تر خەڵکانی تر کە ئێمە وەکو ژنان چەندە ئاشتی خوازین چەند ئەمانەوێ ڕۆڵەکانمان گیان
وڵاتەکەمان لە دەست نەدەن وڵاتەکەمان بە ئاشتی و ئارامی بمێنێتەوە ڕز و باخ و دارستانەکانمان بپارێزرێ لەبەرەوە هەموو چالاکیەک هەموو هەنگاوێک هەموو شەیە کە بۆ ئازادی و ئاشتی و دیموکراتی و ماف و ئازادی یا ڕزگاری داوا بکرێت کاریگەری خۆی هەیە و کاریگەری ئەبێت لەبەرەوە هەتا دەنگەکانمان زیاتر و بەرزتر بکەینەوە کاریگەری زیاتری ئەبێت. چالاکیەکەدا ئەمڕۆ بەستەنها لە سلێمانیە یاخود لە شارەکانی تریش هەوڵتان داوە کەم چالاکی ئەنجام ئەمڕۆ تەنها لە سلێمانی ئەم چالاکیەمان ئەنجام داوە بەڵام بێگومان لە شوێنەکانی تریش چالاکی تر ئەبێ چالاکی جۆر بە جۆر ئەبێ و هەوڵ ئەین دەنگە ئاشتی خواز و ئازادی خوازەکان کۆ بکەینەوە تا بتوانین هەڵوێستی جدیمان هەبێ بەرامبەر ئەو هەموو ستەم و ناحەقیە. زۆر سپاس. بەڵێ بەڕێزانەمە پەیامی یەکێک لە بەشداربووانی چالاکیەکەی ئەمڕۆیە کە دەڵێت دەمانەوێت ئێمە پەیامی خۆمان لە ڕێگەی ئەم چالاکیەوە بگەێنین دژی داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیاوە و دەستدرێژیانی کە بۆ سەر بەشێک لە سنوورەکانی خاکی هەرێمی کوردستان هاوشتێتی دەمەوێت ئەگەر هاوکارم لەگەڵم بێت وتەی یەک دوو بەشداربووی تری ئەم چالاکیە وەربگرین. خاتون سڵاوت لەبێ بەڕێزت ئەمڕۆ بۆ لێرەیت وڵا لێرانەی کە پشتگیری ئێمە وەک دایکانی لە سپی هاتووی ئەلێرانە پشتگیری خۆمان ئەەکەین بۆ خۆمان ئەوە تورکیا هاتە ناومانەوە خاک و وڵاتمان فرۆشرا چێ فرۆشتی خۆمان فرۆشتمان خیانەت فرۆشتی شەش شەهیدمان بوو چێ لەبەر چێ کردی ئەیکەنە مر پەکەکەوە پەکەکەی ئەینێکی لێ نییە هیچ ئاگای لێ نییە تورکیا خۆی قەسفەکە ئەمان کوژێ ئەمان بڕێت بۆ ئەوەی براکوژی دەست پێکات لە هەردوو لای ئەمە براکوژێ قبول ناکەین بە هیچ شێوەیە قبولی ناکەین. ئێوە پەیامەکەتان ڕاستەوخۆ بۆ چێ ئەمڕۆ دەتانێت پەیامەکەتان بە چێ بگات؟ پەیامەکەمان بۆ هەموو لایەنێک بگات نەک بە لایەنێک بەتایبەت بۆ هەموو لایەنێک ئەوانەی کە پشتگیری تورکیاکەن بەسە خیانەت حتاکەی مناڵی فەقیر ئەکوژێ و فی سەبیل چێ بەس دەبەر سوڵتە و کورسی خۆیان بەسە خیانەت بەس نییە تێر نەبوون ئەوتاوە شەشە کوژرا چێ نەکات عایلەکانە چی چۆن بژێت حیساب بۆ ناکرێ لێرە تا چەند لەگەڵەوە دایکانی تریش هاوشێوەی ئێوە بێنە ڕزی ئەوە وە بتوانن پەیامی خۆیان لە ڕێگەی ئەم جۆرە چالاکیانەوە بگەێن وەڵایی حتا ئاخر دوختە بەلایانی خۆم لەگەڵ دایکانی لە سپیام هیوادارشم هەموو دایکانێک بێن لە ڕیزی ئێمەیە بۆستن بۆ ئەم حاڵەتە لە مزاهرە بێت لە ڕێپێوان بێت لە هەتی شتێک بێت بێن پشتگیری ئێمە بکەن بۆ ئەوەی ئەم شەڕ و عەرز فرۆشتن و خاک و وڵات فرۆشتنەمان بۆستێت بەسە هەتا کەی بێت ساداتانەوێت هەر لە ڕێگەی ئەم چالاکیەوە پەیامی خۆتان بگەنیا لە ئایندەدا چالاکی تریشتان دەبێت تریشەیە دیکەشێ ئێمە حتا وتمانێ واز نایەنین حتا حەقی خۆمان و وڵاتەکەمان جێبەجێکەین هەموو لایەنێک ئەزانێ هەموو دەوڵەکانش ئەزانێ کە ئێمە لە چ حاڵەتێکە ئەژین بەزێ من نابێ ئێمە چاوەڕی لایەنێک بکەین بە چاوەڕی هەموو لایەنێک بکەین دەست خۆش بە بژی بەڵە بەڕێزان ئەمە پەیامی خاتونێکی تر و بەشداربوویەکی تر بووە لە چالاکیەکەی ئەمڕۆدا دەیانەوێت پەیامی خۆیان بەسەرجەم هێز و لایەنە سیاسیەکان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بگەێنن لە هەمبەر دەستدرێژەکانی دەسەڵاتی تورکیا بۆ سەر بەشێک لە خاکی هەرێمی کوردستان هاوکارم مەبەست دەگەر لەگەڵم بێت دیمەنەکانی ئێرە بگوازێتەوە و دەتمانەوێت لە دواتردا بگەڕێنەوە لای بەشێک لە بەشداربووان تا بزانین چالێکیەکانی ترچی دەبن لە ئایندەدا تاوەکو کاتێکی تر و گفتوگویەکی ترمان لەگەڵ بەڕێزێکی تر و بەشداربوویەکی تر لێرەوە چالاکیەکانی دواتر کامەران بجارێت.